یادی شەهیدانی ئیسلام بۆ بەژنووسانی ئیسلام وەکو تەبەری و قورطوبی و ئیبن کەثیر کە باسی غەزایەکیانە نووسیەوە هەموو تەفسیلاتێکی ڕوودا و ناوی بەشداربووانی هەردوو تەرەف و ڕیزی ئەملا و ئەولا و سەران و بەیداخەکان و جێوڕێ و ئەنجامەکان ئەمانان هەموو ئەنووسی و تۆماریانە ناوی کوژراوی هەردوو لا و نەسەبیان بە دوور و درێژی ئەنووسیەوە ئازایەتی هەردوو تەرەفیان وەکو یەکە نووسی چۆنیانە بیست ئاوا ئەیان نووسیەوە هەندێکیان پێوەریان بۆ نووسینەوە و یادکردنەوە دانە ئەنە یان و دێمە نایەڵین بفەوتێ با غیری ئێمەش دوایی توێژینەوەی وردی لەسەر بکە و بە پێی پێوەرێکی زانستیانێ ڕاست و چەوت هەڵاوێرێ بەم ڕانگەوە بوو کە باسی کەسێکیان بنووسایەتەوە یا داوەری شتێکیان بکردایە بە تەفسیل لە هەموو وچەنە نووسیەوە بما فيه حتى ئەگەر کوفر بووایە بیان کردای کوفرەکانیشانە نووسیەوە بەرهەموو هەلوێستەکانیان نەهێنایەوە تا خەڵکانێکی تریش اقتیدایان پێ بکەن و ئەوانش لەسەر ئەو نەهجە بڕۆن کە دوایی لە ئومەتی ئیسلامە بوو بە ئومەتی سەنەد یعنی هەر قسەیەک کە ئەترێ بڵێ فڵان کەس لە فڵان وەختاوتی سەنەدەکەی بڵێ بۆی بگاتەوە سەر ئەو ڕیوایەتە و سەنەدەکەش دراسە بکرێ بۆی بزانن ڕاستی و چەوتی ئەو قسەیە چەند کە ئەوش بۆ غەیری ئومەتی موسڵمان نەبوو ئێمەش لەم ڕەنگەوەمانەوێ یادی شەهیدەکانمان بکەینەوە تا ڕووداوەکان تۆمارکەین تا ناو هەڵوێستی هەموو لای بخێنە بەردەستینەوەی دوایی ترمان ڕژێکێکە لە مافی ئەو کەسانەی بە ژیان و مەرجی خۆیان هەبوونی فکری و ئەخلاقی و سیاسی ئێمان هەنایەکایە شەهیدانی ئیسلامیش لە کوردستان و مافیان لەسەر ئێمەی برا و دۆست و هاوڕێ و هاوڕایان هەیە ئێمەش خۆمان بە قەرزاری ئەوانە زانین هەرچێکیان بۆ بکەین ناگاتە ئەوەی کە ئەوان بۆ ئێمە و ئیسلامەکەیان کردووە ڕاست ئیسلامەکە دینی ئەوان بۆ خۆشیان ویستووە و لە شەیدایی دیداری خۆی گەورەیە بۆ کە خۆیان لە پێناویە بەخشیوە بەڵام خۆ هەر ئەو ئیسلامەشە کە دینی ئێمەیە ئێمە بێگومان کە ئەڵێن شەهیدانی ئیسلام لە کوردستان مەبەستمان هەموو ئەو سەربەرزانەیە کە سەری ئێمەشیان بەرز کردوتن جێ ئەوەی سەیری ئەو سەنگەرە بکەین کە تیا شەهید بوون چونکە هەمویان بۆ یەک ڕێباز و یەک ئامان شەهید بوون چه ئەوانی پێش دەرکەوتنی گروپە سیاسەکانی ئیسلامیەکان لەژێر ئەشکەنجەی ڕژێما شەهید بوون وەکو شەهید و شیاد سەنعان هەولێری کە لە 1982 لە ئەمنی عامەی بەغدا شەهید بوو یا مامۆستا بەکر کە ئیخوانی بوو لە سلێمانی لە 1986 فڕێنرا تا ئێستا لێسەر و شوێنە یا ئەوانەی لەشکری ئیسلامی کە یەکێتی لە 1982 لە شار باشەر بە کۆمەڵ کوشتنی یا ئەو پۆلە مجاهیدەی بزوتنەوە ڕابطەی ئیسلامی بە ئەمیرەتی مامۆستا عەلی سیوەیلی یا کاک عەلی سیوەیلی کە یەکێتی لە 1985 لە شار باشەر شەهیدی کردن یان جەماعەتەکەی شەهید کەیوانی سلێمانی ئەو پۆلە خواویستەی 36 کەس بوون و لە 1970 لە سلێمانی بەدەستی بەعسی تاغوت ئیعدام کران یا ئەو ئەنسار وڵایەنەی بادینان کە لە 1970 پارتی بە زمەی چەند پاژنەکەیانی کون کردبوو تا هەڵنێن و ڕانەکەن لە ئەشکەوتەکانی دۆڵی بێگۆڤەدا زیندانی کردبوون و زۆری لێ شەهید کردبوون چ ئەو پۆلە دوا بەجاییەکەی بزوتنەوەی ئیسلامی لە 1970 تا 2001 کە لە هزاران زیاترن یان مەلا عەبدوڵای قەسرە و یاوەرانی کە بەدەستی یەکێتی لە بازگەی پشکنینی تاسفلوجە لە ساڵی 2002 بە پیلانی یەکێتی کافر بۆ تورکیای کافر شەهیدی کرد یا ئەوانەی ساڵی 2001 و 2002 جوند الئیسلام و ئەنسار یا ئەوانەی کۆمەڵ و ئەنسار کە بە تاڕوخی ئەمریکا لە 19 سی 2003 لە خوڕماڵ و هەوراماناتە شەهید بوون یا ئەوانەی دوای هەرشە هاو بەشەکەی یەکێتی و ئەمریکا بۆ سەر ئەنسار کە 88 کەس بوون و شەهید بوون یا ئەوانەی دواتر لە ڕووبەڕووبوونەوەکانی ئەمریکا و کلکەکانیان لە شارە عەرەبەکانە شەهید بوون و کاک محەممەد دامشورای ئەنسار و کاک کەمال پێنجۆنی و ئەوانی تر تا ئەگاتە کاک فەرهەنگ نامۆی شەهید کە مدیری ئەمنی یەکێتی لە سلێمانی حەسەن جەلال سەرکەوتی کوبە لە 2003 دوای بە دیلگرتن و بەستنەوەی لە دایرەی ئەمنی سلێمانی بەدەستی چەپەڵی خۆی خەوکانوێتی یا ئەو خوێنەی لە پۆلە بە ئەدەبەکەی یەکگرتوو بە ئەمیرەتی مامۆستا مەشیر لە 6 دۆڵی 2005 بەدەستی هەمەجیەکانی پارتی دیموکرات چۆڕا هەر یەکێک لەو شەهیدانە ئەمە یادی هەمویانە یادی شەهیدانی ئیسلام ئەمەمان دێنێتەوە یاد کە زیاتر لامانی ڕۆشن کاتەوە ئەوەی ئەینێنێتەوە یادمانەوەی کە بە دڵنیاییەوە کاروانی ئەم جیهادە کاروانی شەهیدان تا دینەکە بمێنێت و مسلمانان بمێنن
خەویستی خوا هەر بەردەوامە بێ تا مسلمانان دار الإسلامەکەیان بنیاتەنێنەوە و شریعەتی دادی خوایی بێتەوە پێشەوە سەروەری یاسا ئەگرێتەوە بەردەست و حکومانەکە دادی شەهیدانی ئیسلام ئەمەمان دێنێتەوە یاد بۆیە بەردەوامی لە یادکردنەوە